لە چارەکی سێیەمی ئەم ساڵ ئاستی بەرهەمهێنانی نەوت لە هەر یەک لە کێڵگەکانی تەقتەق لە کۆیە و کێڵگەی سەرتە لە هەولێر سفر بووە. کۆمپانیای گەنێڵ ئەنێرجی تورکی کە یەکێکە لە کۆنترین کۆمپانیەکانی بواری نەوت لە هەرێمی کوردستان لە کێڵگە نەوتیەکانی تەقتەق، تاوکێ، فیشخاپور، سەرتە نەوت بەرهەم دەهێنن. نوێترین راپۆرتی خۆی بڵاو کردەوە. با پێی راپۆرتەکەی کۆمپانیای گەنێڵ ئەنێرجی لە مانگی 7 و 8 و 9 ئەم ساڵ ئاستی بەرهەمی ڕۆژانەی کێڵگەی تاوکێ لە پارێزگای دهۆک 25980 بەرمیل بوو. ئەمەش بەراورد بە سەرەتای ئەم ساڵ زیاتر لە 20000 بەرمیل بەرهەمی ڕۆژانە کەمی کردووە. هەروەک هەردوو کێڵگەی تەقتەق و سەرتە کە کۆمپانیای گەنێڵ ئەنێرجی کاریان تێدا دەکات لە چارەکی سێمی ئەم ساڵ بەرهەمەکەیان سفر بووە. ئەمە لە کاتێکدا بەر لە ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێم بەرهەمی ڕۆژانەی کێڵگەی تەقتەق نزیکەی 4000 بەرمیل و کێڵگەی نەوتی سەرتە 3960 بەرمیل بووە. بە گوێرەی زانیاریەکانی پەیام کۆمپانیای گەنێڵ ئەنێرجی تورکی لە ساڵی 2022دا 473 ملیۆن دۆلاری وەک شایستەی دارایی لە حکوومەتی هەرێم وەرگرتووە. بەمەش داهاتی کۆمپانیاکە لە 2022 192 ملیۆن دۆلار بەراورد بە 2021 زیادی کردووە. کێڵگەی نەوتی تەقتەق. کێڵگەی تەقتەق دەکەوێتە قەزای کۆیە. گەنێڵ ئەنێرجی لە 44 پشکەکانی هەیە. کۆمپانیای ئەداکس خاوەنی لە 36 پشکەکانیەتی. تەنیا لە 120 پشکەکان موڵکی حکوومەتی هەرێمە. بە پێی زانیاریەکان تا ساڵی 2015 ڕۆژانە بەرهەمی تەقتەق 148000 بەرمیل نەوت بووە. تا پێش ڕاگررتنی نەوتی هەرێم بۆ 3970 بەرمیل نەوتی ڕۆژانە دابەزیوە. لە ئێستاشدا بە پێی دوایین راپۆرتی گەنێڵ ئەنێرجی لە چارەکی سێمی ئەم ساڵ بەرهەمی کێڵگەکە سفر بووە. کێڵگەی نەوتی سەرتە. کێڵگەی سەرتە دەکەوێتە پارێزگای هەولێر. کۆمپانیای شیڤرۆنی ئەمریکی لە 150 و گەنێڵ ئەنێرجی لە 130 خاوەندارەتی پشکەکانیان هەیە. حکوومەتی هەرێمیش تەنیا لە 120 هەیە. بە گوێرەی راپۆرتی ڕێکخراوی ڕوونبین لە ساڵی 2022 بەرهەمی کێڵگەی سەرتە لە زیاتر لە 10,000 بەرمیلەوە بۆ 3960 بەرمیل دابەزیوە. لە نوێترین راپۆرتیشدا گەنێڵ ئەنێرجی باس لەوە دەکات لە چارەکی سێمی ئەم ساڵ بەرهەمهێنان لە کێڵگەی سەرتە سفر بووە. کێڵگەی تاوکێ دەکەوێتە پارێزگای دهۆک. کۆمپانیای DNOی نەرویجی پشکی لە 175 و گەنێڵ ئەنێرجی لە 125. لە ماوەی 7 ساڵدا بەرهەمی کێڵگەی تاوکێ لە 145,000 بەرمیلی ڕۆژانەوە بۆ 46,000 دابەزیوە. لە چارەکی سێمی 2023 بەرهەمی ڕۆژانەی کێڵگەکە 25,980 بەرمیل بووە. دابەزینی ئاستی بەرهەمی کێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستان تاکوبەر لە ڕاگررتنی نەوتی هەرێم بە بڕیاری دادگای ناوبژیوانی پاریس بەرهەمی نەوت لە بەشی زۆر لە کێڵگە نەوتیەکان دابەزینی بەخۆ بینی بوو. بەشێکیش لە کێڵگە نەوتیەکان ڕوبەڕووی وشکبوون بوونەتەوە. بەهجەت ئەحمەد شارەزای نەوت و غاز کەمبوونەوە و مەترسی سەر کێڵگەکان بۆ دوو هۆکار دەگەڕێنێتەوە. یەکەم کێڵگە نەوتیەکانی هەرێم کێڵگەی بچووکن و ئەو داتایانەی پێشتر لەسەر یەدەگی نەوت تیاندا ڕادەگەێنران هیچی ڕاست دەرنەچوون. دووەم لە گرێبەستەکانی نەوتی هەرێم ئاستی بەرهەمهێنانی نەوت دیاری نەکراوە. ئەمەش وا دەکات کۆمپانیەکان فشار بخەنە سەر کێڵگە نەوتیەکان تا لە کەمترین ماوە زۆرترین نەوت بەرهەم بێنن. لە کامدا بۆتە هۆی تێکدانی بیرە نەوتیەکان و دابەزینی بەرهەم.